لە سەنگەسەر هەموو ساڵانە بۆ ئیش و کار و چارەکێ و خێرخوازانێک کە هەڵدەستین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەو ساڵیش وەکو هەمان ساڵی پێشتر توانیمان زیاتر لە 300 بەشە خۆراک بەسەر هەژار و نەدار و فەقیران تەوژی دابەش بکەین لە سەنگەسەر و دەوروبەری بە گوێرەی توانە و زۆر سوپاسی ئەو خێرخوازان دەکەم کە متمانە و متمانەن بە ئێمە و هاوکاری ئێمە دەکەن ئەنجومەنەکەمان دەکەن کە بتوانین ئەو خۆراکە بۆ ئەوەی بەسەر ئەو فەقیر و هەژان دابەشکەین ئەو قەیرانەی کە دروست کراوە خەڵک تێکەوتووە خەڵک فەقیرە خەڵک نەبوونە ئێمەش وەکو پیشەی خۆمان هەموو ساڵان بە گوێرەی توانیمانە ئەو ئەرکە بخینە سەر ئەستی خۆمان و ئەو پیتاوک خۆراکە بەسەر فەقیرەکان دابەشکەین بە گوێرەی توانە بەبێ فەرق و جیاوازی هەم لە لادێیەکانی بەشدار بکەین و دەستخۆشیم بە تایبەتی بۆ ئەو دۆست و برادرانی کە خەڵکی سەنگەسەرن خێرخوازانی کە خەڵکی سەنگەسەرن ئێستا لە دەورەوەی سەنگەسەر دەژین ژیان بەسەر دەبەن هاوکاریمان دەکەن دەستخۆشیمان بۆیان هەیە و هیواداریم ئەوانی کە ئێستا تاکو ئێستا بەشداریان نەکردووە بەشداری بکەن ئێمەش وەکو ئامانەتێک بە دەستێکی ڕێک و پێک و بەبێ فەرق و جیاوازی دابەشی بکەین بەسەر ئەو فەقیرانی کە بە ڕاستی سەنگەسە خەڵکێکی گەلە هەژار و فەقیر تێدایە.